ئەم ململانیانە دیسان شوێنێکی تر لەوانە ئەمریکا و ڕژێمی عێراق. ڕژێمی بەعەز بوو بە سەرێشەیەک بۆ ئیسرائیل. ئەو ساڕوخانەی کە نای بە ئیسرائیلەوە جێمەترسیەک بوو، هەر ڕەشەیە بوو، لەبەرەوە هەر پێویست بوو کە تەدمیری ئەو قووەتە عەرەبیەش دیسان بکرێت و تەحجیمی ئێرانیان پێکرد، دوایی لە ناوی ببن کە هیچ هێزێک نەبوو بێتە پێشەوە شەڕ بۆ ئەمریکا بکە، چونکە یانزانی مەجالەکە هەرەوەی کە ئێران دێتە ناو و ئێران بە هەموو قوت و نفوزێکیەوە دێتە ناوەوە، چونکە شەڕی ڕیشەکێشکردنی سەدام و منطقەی سونیەکەکە. لەبەرەوە پێیان وابوو کە پێویستە خۆیان بێنە ناوە، جوندی خۆیان بنێرن و ئەوش بینیمان لە 2023 خۆیان هاتن و عێراقیان داگیر کرد و دەوڵەتی عێراقیان هەڵوەشان. ئەوش ململانێکە هەر بەردەوامە لەسەر ئەمنیەتی ئیسرائیل کە هاتن سێشتی گەوران مەبەست بوو. ئەمنیەتی ئیسرائیل دزینی نەوتەکە 3 ساڵ عەدادی پێوە نەبوو لە عێراق کە ئەدزرا، نەوتەکە ئەدزرا بە بەلاش و حەلاشە ڕۆیشت و هەروەها لێدانی ئەو سەحوە ئیسلامیە لە نزیکەوە کە بە تایبەتی هی سونی شیعە دەوڵەتی خۆی هەیە، بەڵام شیعە تەحجیمە، یعنی 175 ملیۆن نفوسە و 180 ملیۆن نفوس دەرناچێت، ینی زۆر زۆر بە دەگمەن خەڵگە بێ بە شیعە، چکە ئێستا 37 ساڵە لەسەر حکومن خۆ 37 کورد نەبووە بە شیعە، لە کاتێکا کە ئەوان حکمی ڕاستە و خۆی 10 ملیۆن کوردی ترەکەن لە ڕۆژهەڵات. پاشان ئەمریکایەکان مەجبور بوون لەژێر زەڕەباتی مەسەلەسە سونیەکە و جیهادکردەکەیە بڕۆنە دەرەوە، چونکە نەیانتوانی نەوەکو جنوبی یابان بمێنەوە، نەوەکو جنوبی ئەڵمانیا کە لە 1945 لە هەردوو مەملەکەتەکە لە مەملەکەتی ئیسلامیە ناتوانن لە ناو مسلمانانە قەواعیدی عسکەریان بەو شێوەیە توول بچێش، بۆیە نەیانتوانی لە بەڵقانیشە لە 1995 لەوێن، بەڵام ئێستاش هەر لەوێن وەرەوەکو حارس سیلاجیچ وەزیری خارجی بۆسنەوتی سەفارەتی ئەمریکا حکمی هەموو بۆسنەکە، ئەوە لە وڵاتی ئێمە ناتوانن ڕووبدا لە وڵاتی مسلمانانە بە شێوەیەکی گشتی.